هونەرمەند بورهان محەممەد خاوەنی دەنگێکی تایبەت و ساڵانێکی زۆر و ئەزمونێکی زۆر لە نێو گۆرانی و موزیکی کوردیا هەمیشە بە دەنگەکەی توانیوێتی کە بەرهەمی بەشێک لە هونەرمەندان وەکو خۆیان بڵێتەوە و خۆشی خاوەنی چەندین بەرهەمی زۆر ناوازە و تایبەتە و هەمیشە ڤیددیۆکلیپەکانشی شێوازێکی زۆر تایبەت و ناوازان هەیە لە ئێستایم هونەرمەندە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی قیبلە کاری لەسەر ئەکات و دیارە ئەلبومێکە کە کۆمەڵێک بەرهەمی زۆر ناوازە و تایبەت لە خۆگرێت زۆر بەڕێز بورهان محەممەدم لەگەڵا لە ڕێگەی تەلەفۆن و گفتوگۆکەم لەسەر بەرەمێنانی ئەلبومەکە کاک بورهان سڵاوت لێ بێم کاتت باش بێ سڵاو لە ئێوە سڵاو لە بەرنامەی مەگەردین ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ تۆ کاک بورهان ماوەی چەندێکە سەرقاڵی بەرەمێنانی ئەلبومی قیبلەیت واللهی بەنسبەت سیدی قیبلە بڵێم دەمێکە زۆر دەمێکە کارەکان هەموو ئەو کارانە ئاوازی بەندەن یەکدانە نەبێت ئەوی وەکو وەفایەک بۆ هونەرمەندی کۆچکرد و ڕۆژای سەقاییە تەمام شێر لێرە سەرپەرشتی ئەو کاری کردووە هەشت تراکە ئاوازەکان لە شعری شاعیرە گەورەکانی کوردن مەولەوی و نالی و شێخ ڕەزا و اسماعیل محەممەد و حەسەن هەڵەبجێ و شێخ حەسی قەرەداخی و میر نەورۆز و حسێن بەفرین و کارزان دەلالە و گروپی موزیکی لوڕا هەمووی کارەکان کارنزار ئامادە دابەشکردنی کردووە و زەمیارەکانی گروپی موزیکی لوڕن ئەمە ئەو سیدیەیە کە بینێ مەراسیمێکی بۆ کرێ لە کاری خەڵاتزێ بە سەرپەرشتی ناوەندی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خەڵاتزێ لە سلێمانی و کە بەڕێز کاکە شێرکۆی شێخنووری سەرۆکی ناوەندەکەیە هەموو ئەو کارانەی کردە ئەستۆی خۆی و هەروەها گروپی موزیکی نامرێ لەوێ ئامادە بن و هەروەها میدیای دێرینی پێشمەگەدەینەکان ئەوانیش سەرپەرشتی کاری هونەری دەنگ و میدیایم بۆ ئەکەن لە هۆڵی هونەرمەندان لە خەڵاتزێ باشە کاک بورهان چۆن بڕیارێتیا کە ئەلبومێک دروست بکەیت و بڵاوی بکەیتەوە چکە خۆ دەزانی لە ئێستاە دروستکردنی ئەلبوم قورسایەکی زۆری هەیە و زۆرێک لە هونەرمەندان کە ئاماژەی پێکەن دروستکردنی ئەلبوم بۆ ئەم سەردەما قورسایی زۆر ئەخات سەرشانی هونەرمەندەکە وەڵاهی ڕاستە زۆر ئەرچێکی زۆر گرانە پێ ئێستاە خۆتان دەزانن بژێوی ژیان و وەزعی ئاگودرانی ئەمڕۆی کوردستان زۆر یعنی ئەگەر ئەبێ بێ خۆ دێتر هەتوانێ بێ هەوڵ بێ مەجبوریەتە تۆ لەو مەدالەیە ناتوانانی بۆتی وەستانی کە بۆتی ئیتر پڕاتی لێ تا دەبیت لە کاری هونەرەکە ئێمەش ساڵانێکی زۆر درێژە کارەکەین من باوەڕکەم بەدەل لەو سیدێ ئێستا لە کاری تۆ بۆ خەریکم کاری ترم بۆ نمونە ئێستا لە هەفتەی ئایندا لە کارێکم لەگەڵ گروپی موزیکی لۆر کە کردووە چین کلیپی بووەکەین لە ئەودی و خەڵاتزێ کە لە هۆنراوی ڕەهبەری سەیبراهیمە و هەروەها گروپی موزیکی لۆر کە ئینی کردووە موزیکی و ئامادە و دابەشکردنیان بۆ کردووە و لە ئێستاشدا لەگەڵ مامۆستا دکتۆر بڵێم دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمە کارێکی ئۆرکسترام هەیە کە لە شعری حەزرەتی مەولێوی و هەروەها بەشە ئەو مقامەکەیەتی و بە بەستەکەی کاک وەحید لۆر کە هاوڕێکی دڵخۆش و خۆشەویست مەقەتی لۆڕستانە شعیرەکەی بۆ ناردوم و ئاوازەکەش کاک نزار زێوی خۆی زانێ لە وەرمان گرتووە لە ئینێکی کەڵبڕیە ئاوازەکە ئەوە خەریکین دەنگم تەگیر کردو ماوەتەوە سەر تۆماتکردنی ئەم ئیشە زۆر قورسە بەڕاستی ئۆرکسترایە یعنی یەکێکی ساعتە نییە لە هەمان کاتە کارێکی ترم هەر لەگەڵ گروپی لوڕا لە هۆنراوەی ڕەهبەری سەیبراهیمە بە ناوی زانیم کۆیە ئەو شەر ئاوازی خۆمە و ئامادە و دابەشکردنی کارنزارە لە هەمان کاتە شاعیرێکی کوردستانی ڕۆژهەڵات دوو کتێبی شعری بۆ ناردوم خەریکی ئەوەم ئاوازی بۆ دابنێم شاعیرەکە ناوی سید نوح عنایەتی خەڵکی مەهابادە نازنایی نەبەزە ئەم کارەش لە سلێمانی موزیسیەنەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتە ئەوان موزیکەکەن و من لێرە دەنگی خەمەتەر باش ئەم قورساییانە بێگومان بەرهەمی زۆر جوانی لێ بەرهەمیەت دڵنیام بەو هیواین ئەلبومەکە سبەینێ کاژمێر چەنە و بڵین مەراسیمەکە کراوە بێت یاخود بۆ کەسانی تایبەتە بن ئامادە بن کاک بورهان وەڵا مەراسمەکە کراوەیە بۆ هەموو تینجەکانە بۆ هەموو ئازیز و خۆشەویستان و هەوادارانی بەندێ لەو دەبەرایتر زۆرە بەڕاستی ناوچە قەڵاتزێڕانیە ئیتر وەڵا حاجیاوایە زۆرە ئەو ناوچەیە من هەموو سبێنێ سعات چوارە کاتژمێر 4 عەسرە لە هۆڵی هونەرمەندانە لە تەنیش بڵی بانقی هەر قەڵاتزێ لەویا
لەو قاعەیە و سپاسی هەر لێرەش ئەتوانم بڵێم سپاسی گروپی موزیکی نامرێژ دەکەم ئەوان ئامادەبوونیان بۆی تۆزێک تەشویق بین بە کارەکە لەویا لە کاتی مەراسیمی سیدیەکەیە یعنی بۆی تۆزی وشتی پیوە دیار نەبێت. بە هیوای کاری باشتر و کاری جوانتر و بەردەوامی سوپاس بۆ بەڕێز بورهان محەممەد هونەرمەند کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بووی دووبارە سوپاس بۆ بەڕێز. سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ کاک بورهان.